وەزارەتی شەیدان و ئەنفالکراوانی حکومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند لە ئامادەکاریدان بۆ هێنانەوەی ژمارەیەک ڕووفاتی ئەنفالکراوان کە ساڵی ڕابردوو لە گۆڕێکی بە کۆمەڵدا لە بیابانێکی پارێزگای سەماوەدا دەرهێنراون و لە ئێستادا پشکنینی پزیشکی ئێسکیان بۆ کراوە لە بەغداد و پاش هێنانەوەیان لە گۆڕستانی مۆنومێنتی ئەنفال لە چەمچەماڵ بەخاک دەستپێردرێن. پرۆسەی هێنانەوەی ڕووفاتی قوربانیانی ئەنفال پرۆسەیەکی درێژخایەنە بەجێرەی یاسای ژمارە 5 ساڵی 2006 بە هەماهەنگی لەگەڵ دەستگای شەهیدانی عێراق کار لەسەر هەڵدانەوە و هێنانەوەی ڕووفاتەکان دەکرێت بۆ ئەو ئەنفالکراوانەی کە لە ساڵی ڕابردوو بە تەحدید بڵێن لە 3/8 کۆتا بە هەرگرتنەوە و هەڵدانەوەی یەک لەو سێ گۆڕە بە کۆمەڵە کرا کە لە بیابانی سەماوە دۆزراوە و ئەو ڕووفاتانی بڕیارە بهێنرێنەوە ژمارەیان 171 ڕووفاتە و 97 ڕووفاتیان ژن و 74 ڕووفاتی تریان منداڵن کە سوکاری ئەنفالکراوانیش دەڵێن حکومەتی هەرێم کەمتەرخەمی زۆری نواندووە لە پرسی گەڕانەوەی ڕووفاتەکان و لە دوای پرۆسەی ئازادکردنی عێراقەوە بە ئاسانی دەیتوانی زۆرترین گۆڕی بە کۆمەڵ هەڵبداتەوە و ڕووفاتەکان بێنێتەوە بەڵام ئەو کاری نەکردووە. حکومەتی هەرێم زۆر بەساردی و ناوبەناو هەر جاری وەجبەیەک ئەنفالکراو دێنێتەوە زامی صاحب ئەنفالەکان زیاتر ئەکوێنێتەوە کویسە کۆمەڵێک ئەنفالکراو هێنراوەتەوە قەبری بۆ کراوە لە مۆنومێنتی ئەنفال خەڵک نازانێت کامە بەڕاستی کە سوکارەتی و ئازیەتی پێویستە لەسەر حکومەتی هەرێم فاسی دیێنەی بۆ بکرێ هەر کەسە و گۆڕی کە سوکاری خۆی بناسێتەوە. ئەگەرچی زیاتر لە 30 ساڵ تێدەپەڕێت بەسەر جینۆسایدی ئەنفالدا و بەپێی داتا بەڵاوکراوەکان لە قۆناغە جاجاکانی ئەنفالدا 182,000 هاوڵاتی کورد ئەنفالکراون بەڵام تا ئێستا نزیکەی 2800 ڕووفات هێنراونەتەوە هەرێمی کوردستان. نوێنەرانی کورد لە بەغا شەڕی موچە و ئیمتیاز و پلەپۆستیانە بەداخەوە شەڕی پرسێکی گەورەی نیشتیمانی نەتەوەی نییە کە پرسی ئەنفالە ڕووفاتەکان و پێویست نەهێنراونەتەوە تیمەکان کەمن زۆر بەخاوی ئەنی هەنێک ڕووفاتمان لە نەجەف سووتێنرا ئێمازین دەستێکیان قەس بوو دەستێکی سیاسی بوتیان شۆرتی کارەبایە ئەی زەمان چێ ڕووفاتیان تر نەسووتێن. لە دوای ڕووخاندنی ڕژێمی پێشووی عێراقەوە زیاتر لە 3000 گۆڕی بە کۆمەڵ دۆزراونەتەوە و لەو ژمارەیە کەمتر لە 6 گۆران هەڵدراوەتەوە و 3600 ڕووفاتی تێدا بووە کە 2100 ڕووفاتیان ئەنفالکراوانی کورد بوونە و پاش هێنانەوەیان لە مۆنومێنتی ئەنفالی چەمچەماڵ 730 ڕووفاتیان نێژراونەتەوە. ڕزگار جەبارێن ئارتی چەمچەماڵ.